سەردەشت ئەگەرچی لە ئەسکردن یادی 15 ساڵەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس و شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان لە سەر گوڵکۆکەی با مەراسیمێک بەڕێوە چوو. خانەوادەی سەردەشت لە یادەکەدا دەڵێن بوێری قسەکردن و ئاشکراکردنی گەندەڵی بۆ هۆی تیرۆرکردنی. دەشڵێن شێوازی تیرۆرکردنی سەردەشت پەیامی ساردکەرەوە بوو بۆ تۆقاندنی هەر کەسێک کە بوێری هەبێت دۆخی ئێستا بخاتە ژێر پرسیار. دوای ئەشکەنجەی دڕندانە و بە فیشەکێک لە نێو دەمی تیرۆرکرا شێوەی تیرۆرکردنی پەیامی ساردکەرەوە بوو بۆ تۆقاندنی هەر کەسێک کە بوێری هەبێت دۆخی ئێستا بخاتە ژێر پرسیارەوە. پەیامێک بوو بۆ بێدەنگکردنی کۆمەلگای کوردستان بەرامبەر ئەو ئۆقیانوسە ستەمەی بەرۆچی گرتوون. سەردەشت تەنها ڕۆژنامەنووس نەبوو، مێژوونووسێکی واقعی ژیانی ڕۆژانەی خەڵک بوو. هەڕەشە نەیتوانی بێدەنجی بکات، تەنانەت هەڕەشەی کوشتنیش. ئەو پەردەی لەسەر گەندەڵی و پاواخازی بنەماڵە دەسەڵاتدارەکانی کوردستان لادەدا. بە ژیریەکی تیژ و بێری و ڕازگۆیەکی جەسوورانەوە دەینووسی. لە دژی چاواشەکاری دووڕووی حیزبەکان و بنەماڵەکانی کوردایەتی و یاریکردن بە ژیان و چارەنووسی وڵاتانی کوردستان دەزەنجی. پەیامی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆیەکان باز لە دۆخی خراپی ئەوسا و ئێستای ڕۆژنامەنووسان دەکەن کە ئەو کات ڕۆژنامەنووسان تیرۆر دەکران و ئێستاش لە کونجی زیندان دەکرێن. ڕێکخراوی CPTش دەڵێت حکوومەتی ئێستا گرنگی بە ئازادی ڕادربڕین نادات. حکوومەت و دەسەڵاتی کوردی بە هەڵادا چووە و لە سەهودایە ئەگەر خەریکی کاتکوشتن بێ و پێی وابێ لە دۆسیەی سەردەشت گرەوی کات بەرامبەر ئازادی خوازان و هاوپەیامانی سەردەشت بباتەوە. بۆیە ئێمە دوای 15 ساڵ وەک ڕێکخراوی سەردەشت عوسمان ئەمە ڕادەگەێنین. جوڵەیەکی یاسایی بەگەڕدەخەین بەوەی تیمێکی یاساناز بە پاڵپشتی چالاکان و ڕۆژنامەنووسانی حەقبێژ و ڕازگۆ و ئازادی خواز لە ماوەی ساڵی داهاتوودا بۆ ئەوەی کەیسی شەهید سەردەشت بە داتا و زانیاری نوێوە جارێکی تر ئامادە بکرێتەوە بخرێتەوە بەردەم دەستگا قەزاییەکانی هەرێم و لێژنەی یاسایی و لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان و دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ. His vision for the future and what it means to be able to speak freely. ئەگەر بە ئازادی قسە بکەین بە ئازادی دەتوانین هەناسە بدەین. بەڵام بەداخەوە ڕوانگەی ئازادی و مافی مرۆڤ ئەو ڕوانگەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێنادات. پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت بە هیچ شێوازێک ئازادی ڕادەربڕین بەشێک نییە لێی. قسە لەسەرەوە ناکەن کە خەڵک چۆن دەتوانێت بە باشترین شێوە بە ئازادی خۆی قسە بکات. دوای 15 ساڵ لە تیرۆرکردنی سەردەشت عوسمان لە ئێستادا ڕێکخراوی سەردەشت عوسمان و خانەوادەکەی و تیمێک لاپارێزەران لە هەوڵی ئەوەدان جارێکی تر دادگاییکردنی بکوژانی سەردەشت بێتەوە بەرباس و بکوژی ڕاستەقینە بدۆزرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.